من کامەران حاج عومەر لە ناوچەی دوێنم باس لە چەند پرۆژەیەکی گرنگی ئەو ناوچەیە لە سنووری پارێزگای هەولێر دەکەم. ئێستا من هاتمان ناو کەمپی بەنداوی دوین، ژمارەیەک ئەندازیار چاوەڕێم دەکەن. کاک فەرەیدون بەڕێوەبەری ئەندازیارانی تۆ ینی سەرپەرشتاری ئەندازیارانی سڵاوت دەبێت. کاک فەرەیدون کەشوهەوایەکی خۆشە. دوو ڕۆژ بوو بارانێکی زۆر بوو، بارانێکی بەخۆڕ. وەزعتان چۆن بوو؟ دوو ڕۆژی ڕابردوو بارانێکی زۆر بوو، خەڵکی ناوچەکەش زۆر جێمان لێ دەبێت دەڵێن لافاو هات، بەڵام ئەمە دەڵێن خێر و بەرەکەت هات. خێر و بەرەکەت دەبێت لە دروستکردنی بەنداوین. بارانێکی زۆر بوو، بارانێکی بەخوڕ بوو، کەشوهەوایەکەش پاش ئەو بارانەی گۆڕانکاری بەسەردا هات. لەسەر ئەو بابەتە زیاتر مهندسدانە زیاتر بەرپرسی وێزگەی کەژناسی بەنداوی دوین، وێزگەیەکی جێگیر هەیە لە بەنداوی دوین. زانیارەکەن لەن مهندسدانای مهندس مسین سیرکەین جوریش تایبەت شێلەوە نەفەرمون فەرموو. کاکدانە ئەوە بارانی 8 کاتژمێر ڕابردووە، بەڵێ ڕۆژانی 15 و 16 مانگە ئەوە ڕێژەی بارانبارین و دابارینە لە دەڤەرەکەمان. ئێمە بەوردی متابعەی ڕێژەی دابارینمان کردە بەپێی ئەو وێزگەی کەشناسێکە لە بەنداوی دوین هەمانە، بەپێی ئەو راپۆرتانی کە دەستمان کەتێ لە وێزگەکەمان نزیکەی 7 ملیم باران باریە. باشە لەماوەی 8 کاتژمێری ڕابردوو نزیکەی 2 ملیۆن مەتر مکعب ئەو باڕووباری دویندا تێپەڕ بووە. بەداخوا لەو ساڵدا نەمانتوانی ئاوەکە گەل بدەینەوە بۆی ئەوەی کە پرۆژەکە لە قۆناغی سەرەتاییدایە، قۆناغی دروستکردندایە. ئەو ئاوەکەی ئێستا بڵێ ئەوە کە بەردامەکەی ئەوە دابێژنەکەیە، ئەوە ڕێبڕەوی ئاوەکەیە. دەڕوات ئاوەکە بە ئاوەکی زۆرە، گەلک زۆرە، بە شوێنی بەنداوەکەدا تێپەڕ دەبیت. ماشەڵڵا ماشەڵڵا. ئەوە بە لە ماوەی 2 ڕۆژە و بارانە وەڵڵاهی خێر و بەرەکەتە بەڕاستی. ئەمە پاشماوەی بارانەکەی ئەو ئاوە هەموو ڕۆشت. بەس ئینشاڵڵا ساڵی داهاتوو لێرە دەبین و پێکەوە ئاوە گەل دەدەین. چەند دەبی ئەو ئاوەی ئێستا گەگڵتان دابایەوە؟ نزیکەی 2 ملیۆن مەتر مکعب دەبوو. 2 ملیۆن 2 ملیۆن. طبعا نیعمەتی خوددایە و هەموو ئاوا بەڕێزانمەوە لەسەر نەخشەیە. چەندە 100 ملیۆن مەتر، نزیکەی 100 ملیۆن مەتر سێجە ئاو گەلدەداتەوە دوای پڕبوونی بەنداوەکە بە 2 ساڵ. بە پێی دراسای هایدرۆلۆجیەکان ینی ساڵی تەواوی بە 2 ساڵی بەنداوەکە پڕ ئاو دەبی. لە دوینەوە دەست پێ دەکەوە بەنداوەکەیە هەتا گوندی تا گوندی ڕزگەدی. ئێرە قەڵای دوینە سەرەتای بەنداوەکە لە دەستپێکی ئەو زنجیرەیە کە قەڵای دوینی لەسەرە گڵدانەوەی ئاوەکە بەو ئیتیجاهی دەڕاتەوە هەتا نزیک گوندی ڕزگا. لەسەرەوە تریش بەنداوێکی گچکەتر دروست دەکرێت وەبی خەڵکی ناوچەکە سوودی لێ ببینی. چەند بەنداوێکی تریش هەنا لە خوار دوین کە سەرڕێژ دەبێ و بەنداوە ئاوەکە دەڕواتەوە دووبارە سوودیان لێ دەبیندرێتەوە. زۆر باشە. کەوای لێرە خێروبێرەکە لە چییە؟ دیمەنی ئاوت هەیە، بەنداوە ماسی تێدایە، خەڵک دەتوانی بە بەلەم هاتوو چۆ بکاتن، لۆ گەشت و گوزاری گوژانەوەی تەواو. شوێنەواری مێژووی دوینیشی تێدا، ینی هەم شوێنەوارێکی مێژوویە هەمیشەوەیە. با بینە سەر کاک فەرەیدون دەڵێ، ئەندازیار فەرەیدون دەڵێ دەڵێ 7 بەنداوی دیکە لە تەک ئەو بەنداوە دروست دەکرێت، لەوانەیە پۆندی بەنداو نەبی، بەنداوی بچووکن لەسەر ڕێڕەوەکان لە کۆڕێ کە دێ ئەو ئاوی بەناو کۆڕێدا دێتە گوندی شێخ مەمودیان. دوێنێ شار لەو 2 ڕۆژەی ڕابردوو و زانیاریەکانمان هەیە کە چەند کاتژمێرێک ڕێگاکە گیرا بوو بەهۆی بەرزبوونەوەی ئاستی بەنداوەکان. چەند بەنداوێکی بچووک لەو ڕێرەوە دروست دەکرێت.
ئەوە چونکە شوێنی بەندایەکی سنیان ئەوە 2 ئەوە 3 ئەوە 4 ئەوە 5 ئەوە 6 بەنداوەک لێرە 7 بەنداو بەێ 7 پۆنیان بەنداو بەنداوی بچووک بەنداوی یعنی لە پۆن گەورەتر ینی خەزنیان کەمتر لە ملیۆنێک مەتر سێجا هەتا ملیۆنێک و نیو مەتر سێجا گردانەوەی ئاو دەکرێت ئەو ناوچێ ئەو هێلە سوورانەش بەێ ئەو هێلە سوورانەش هەمووی شەبەکەچی ڕێگایە بەێ بۆ هاتوچۆ بۆ ئاسانکاری گەشتیاران و خەڵکی ناوچەکە لە بەستۆڕێرا ئەو ڕێگانەی کە ئیشارەی پێکرایە لەگەر ماستەر پلانی بەنداوی دوینە پرۆژەکە پرۆژەیەکی گشتگیرە. من ئێستا لە ناو جەرگەی بەنداوی دوینم ئەوەی ئێستا من بەسەری دەکەوم ئەوە بربەستێکی بەنداوەکەیە دیواری بەنداوە ڕئیسیەکە نییە ئەوە بربەستێکە ئەوە دیارە تایبەتمەندی خۆی هەیە بەڵام حەزم کرد بە چاوڕوونیتان پێ بدەم لێرەوە 150 مەتر درێژیە پێم وایە 7 مەتر لێرە هەتا خوارەوەیە مهندس محمد سلااو لێبێ جەنابی مهندس ماندوو نەبی باشیت چەند دەبی دەستان بەکار کردووە گەیشتونەتە چ قۆناغێ کامەران ئەو شوێنی ئەمە لە سەری ڕاوەستانی بربەستی ئاوەکەیە کە لە ناوڕاستی ئەو سا دەستمان پێکرد بە کاتە شپێوانەی گروپی سێنک توانی ئەو کارانە جێبەجێ بکە کە کاری بربەستەکە تەواو بووە هەروەها دایڤێژنەکەمان ڕێڕەوی گۆڕینی ئاولادەرەکە ئەویش تەواو بۆ کاری تێدا دەکرێتن لە زستان ئەوە ئەوەی پاراست زۆر پاراستی و ئیش خۆی دەکە کە ئەمە بتوانین بەردەوام بین لە هەڵکەندنی لاشەی بەنداوەکە کار نەکاتە سەر ڕئیسیەکانی خۆمان ئەلێرەوە دەست پێ دەکا لەوێ ئاوەکە داخل دەبیتن کە دەردەچن لە پشت لاشەی بەنداوەکە تەواو دەبیتن یعنی هیچ کار ناکاتە سەر کارکردنمان هەڵکەندنمان لە لاشەی بەنداوەکە تەماشای کرێکارەکان بکە لە ناو ئاو بەڕێزانم بۆ ئەوەی ئەو بەنداوی دوینە لە کاتی خۆیدا جێبەجێ ببێت یعنی ئێستا کرێکار وا لە ناو ئاون کار دەکەن زۆر بەچڕی کاری تێدەکرێتن یعنی هەتا کاتی زیادە کار دەکەن کرێکارەکان کۆ کرێکارەکانیش ئەوەی کە دڵخۆشکەرە هەمووی خۆماڵینە بە ئەندازیارەوە هەمووی گروپی سێنک کارمەندانی خۆماڵی کار دەکەن هەمووی کوردن بەڵێ ئێستا پێویستمان بە شارەزای بیانی و کەسی بیانی نییە لێرە لەو زۆرە بەنداوی ئیش بکاتن هەمووی کۆمەڵە کەسێک پێڕاگەیشتێ دەتوانانی زۆر بە باشی جێبەجێ ئەو پرۆژە بکاتن. بەڕێزانم ببینن لە قەدی ئەم چایە لە سەری سەرەوە لە لووتکەکان حەفارەیەکی زۆر هەیە ڕێگای تازە دروست دەکەن یعنی چەند حەفارەیەکەوە 4-5 حەفارە چەندین قەلاب ڕێگای تازە دروست دەکەن ئەمە بۆ ئەوەیە کە بەنداوەکە دیواری بەنداوەکە دەگاتە سەر لووتکەی ئەو چایە بەڵام ئەوەی خۆشبەختانەیە جادەیەک لەسەر بەنداوەکە دەپەڕێتەوە بەو بەری شاخەکان دەچێتە ناو ئەو گوندانە یعنی دیزاینێکی یەکجار جوان بۆ بەنداوی دوین کراوە.
طبعا لار بروژەیەک من حەز دەکەم کرێکارەکانیش بەسەر بکەمەوە یعنی بزانم ئەوان چ دەڵێن شۆفێرە سایق قەلابە ئەوانەی کە کاری قورس دەکەن تەمەشا ئەو چیایی بکەن بەڕێزانم بڕینی ئەو چیایە زۆر زەحمەتە لەوانەیە بەشێکی زۆر لە کۆمپانیاکانی بیانی ئامادە نەبن ئەو جۆرە کارانە بکەن کاکی برا ماندوو نەبی باشی دەتوانی بیتە خوارێک دەخە وەسە چۆنە باشی براکەم یا خوار باش بیت خەت چێن دەرێت مەسیف خەڵکی مەسیفی چەند دەبی لێرە ئیش دەکەی والله چاپێز مانگ دەبی خۆشە ئیشەکە ئارێ والله هەست بە چ دەکەی ئێستا و ئیشە دەکەی لێرە بەنداوێکی گرنگ لێرە دروست دەبی بۆ پیرمان باشە بۆ مەسیف بۆ شەقڵاوە ئەم بۆ ناوچەی هەمووی ئاوەدانیە والله ئیشەکە زۆر باشە ماشەڵڵا یاسایەکانیان زۆر جوانە یاساکانیان جوانە یاساکان زۆر کنکرێت قارەك لە عاردی نییە ماشەڵڵا ینی پاک و خاوێنیش دەپارێز لەو موقع گەورەی دایلۆن دەدەنێت لەناو سیارێکی تا نابی زوری فڕابدێت زۆر فرێدان مەمنوعە ممنوع خەدەخەیە دەبی پاک باوەستی ئارێ والله ئەو چیایی دەبڕنێەوە هەمووی دەبڕن هەتا دەبتە جاددا هەتا ئەو زێتیاریان باشە لە ساعت چەند هەتا چەند ئیش دەکەن عەفت لە بۆ پێنجێوارە حەفت لە بۆ پێنجێوارە باش عادی ئەمەی دەبینن قەڵای دوینە قەڵای دوین یەکێکە لە کۆنترین شوێنەوارەکانی کوردستان کە بەشێکی بۆ سەردەمی سەلاحەددینی ئەیوبی دەگەڕێنەوە وەکو قەڵایەکی سەربازگە بەشێکی دیکەش بۆ میری سۆران یعنی ئەم قەڵایە لە ڕوو شوێنەوارەوە زۆر گرینگە لێرەوە بەنداوەکە دروست دەبێت جوانترین دیمەن لە قەڵای دوینەوە دەڕوانێتە بەنداوی دوین ئێرە یەک پارچە دەبێتە ئاو لەولاوە ئاوەکە دێ پاش بڕینی بەنداوەکە چەندین گوند سوود لە بەنداوی دوین وەردەگرن و لێرەش حەف بەنداوی دیکە دروست دەبێت بەڵام هاوشێوەی دوینە بەنداوی بچووکتر واتە لەگەڵ تەواوبوونی ئەو پرۆژانە ینی خێر و بێرەی زۆر دەکەوێتە ئەو ناوچەیە. تەمەەن هێشتا بەنداو دروست نەبووە ینی دیمەنی ئاویش نییە سەرنج بدەن بەڕێزانم ئەگەر ئێرە هەموو ببێت بە ئاو چ جوانیەک دەردەکەوێت بەڵام ئەم بەڕێزە لەگەڵ خێزانەکەی خەریکی وێنەگرتن بوون جوانە ئێرە زۆر جوانە نەک جوان زۆر جوانە باشە ئێرە ببێت بە بەنداو شتێکی باشە بەڕای وڵا دەرەێکە منتیقی هەموو ئاوادان دەکاتەوە نەگوونیەوە خەڵکی ئەو منتیقی تۆ بەری خەڵکی ئەو منتیقی یعنی دڵ خۆشە زۆر درما پێ خۆشە وەکو دانیشتوانی گوندی دەوروبەری ئەمە خەتی گوندی سەرسووری سەرسووری چەند بەنداوێکی کەش دروست دەبی لەو لەکنەمەشان دروست کردی لە گوندی سەرسووریشان دروست کردی لەکنە کۆشیان لەکنەمەش دروستیان ئەوە چ دەکا کاک مەسرور هەموو کاک مەنسوور دەکا هیچ سەرۆک وەزیرانێک ئەوەی نەکردی ئەوەی کاک مەسرور خۆشحالی نەرێ هیچ سەرۆک وەزیرانێک وەزیرێکمان نەیتیاوی ئەوە کردیت دڵت خۆشە ئارێوەڵە زۆر درما پێ خۆشە نەکەوە چ دەڵێیتە کاک مەسرور زۆر دوعای لێ دەکەن خوای گەورە تەمەنی درێژکە بوومە دەڵێ بەردەوام بە ئێمە لە پشتی بەردەوام ئێمە لە پشتین بە هەمووچ بەنداوەکی گەورە لێرە دروست دەکەن ئاگام لێ ئاگەشت دێ ئادی دەزانم خوا وەڵڵا کو ئەو بەنداوە باشە خراپە لە خوای بەزادی لەوەی قەت باشتر ناوی قەت باشتر ناوی لە هەموو جێشی ئەو بەنداوە دروستکرێن قەت باشتر یعنی حکوومەت کارەکی باش دەکە حکومەت ئەوی حکومەت کردیتی بە حیات نەکرێ بەڕاستی ئارێ وەڵڵا ئەتو چ دەرێت تەعمینەتی هەموو شتێک دەستخۆشان لێکم بڕات شتێکی جوانە خەرک زۆر سود نەدەبی لە هەم سیاحی شتێکی جوانە بەڕاستی باشە حاجی پێم بڵێ ئەو کاتی کاک مەسرور بۆ سەرۆکی حکوومەت کۆڕۆنە هات نەفت دابەزی بەغدا پارەی نەنارد تەسەوڕت دەکرد ئێستا پاش 5 ساڵ کوردستان ئەو هەموو پێشکەوت نەبینی تەسەوەرە کرد کاک مەسرور سەرکردەیەکی باشە سەرکردەیەکی زیرەکە سەرکردەیەکە لە دنیا نییە ئەوی کردی لۆ ملەتی کورد لۆمە لەو کوردستانێمە کەس نایکردی و کەسی ناتوانانی بکە زەحمەتی بڕی هیچ کەسێک ناتانی ئەو ئیشەی بکە لە کاک مەسرور زیاتر
بزانە چ ئیشی لۆمە کردی بزانە لێرە سەدەی دروست کردێت جادە و بان ڕێگە و بان حەوی برێی چاکەیە کردیتی لەو دنیای ئەوە کەمەکمان لە دەست ئەگە زۆرمان لە دەست بیت چمان لێ ئەگە زۆرمان لە دەستبی وەڵا لەوانەیە هەموو جێیەشی سەچیەکانی بکەتە زۆر سایت ئەمە زۆری لێ مەمنونی دەستەکانیشی خۆش بی و یاڕێبی هەر ساغ بیلۆمەتی کورد پرۆژەی بەنداوی دوین تایبەت نییە بە دروستکردنی یەک بەنداو چەندین بەنداوی تێدا دروست دەکرێت پرۆژەیەکی گەورەی ڕێگاوبانیش کە هەولێر شەقڵاوە هەریر هەر هەمووی بە یەکەوە دەبەستێتەوە. طبعا لە کوردستان خەڵکی بلیمەتمان زۆرە دەبینی لە ڕێگاوبان خەڵکی بلیمەت کۆمپانیای گەورە بەڵام دەتوانم پێتان بڵێم بەڕێزانم ئێستاش خۆشبەختانە لە کوردستان ناوێک دروست بووە گروپێکی کۆمپانیا دروست بووە ئەو گروپە کۆمپانیایە خۆمانەیە پێشتر ڕۆمانی داهات ئەمریکی داهات فەڕەنسی داهات بەنداوی دروست دەکرد کاک عەبدوڵڵا ئێستا بۆتە کاکەمەران پێشتی ێرانات بەخێر بێ سەرچاو باشن مەرحەبا سڵاو ڕێز باشن ئەحواڵتان هیوادارم هەمیشە کاکەمەران ئەوە چ دەکەن لێرکوانە وەڵا کاکەمەران ئەوە کۆمەڵک بەندا و لەسەر ئەو ڕووبارەیە ئەوە لای ئەو لای گوندی شێخ مەمەودیانە ئەوە گوندی سوولەیە ئەو جەوە بەنداوەک لێرانەیە یەکەچیش لە نێوانی سوولێ و شێخ مەمەودیانە زنجیرەیەک بەندا و لەسەر ئەو ڕووبارەیە ئەو ڕووبارە نازدارە ئەو ڕووبارن ئەو ئەوە نازدارە بەداخەوە کە بەلاش دەڕوە تا ئێستا حتا شێخ توراب لێرانە زنجیرەیەک بەنداومە لەسەر ئێرانەیە لەگەڵ کۆمەڵێک تابگە دەمانەیە بکەینە شوێنێکی گەشتیاری زۆر گرنگ لەو ناوچەیەکە زۆر نزیکە لە هەولێر بە خۆتان دەزان کەمتر لە 35 کیلۆمەتر دوورە لە هەولێر یعنی لە ئێستا جوانتر دەبێت زۆر جوان ئەکید یانی شتێکی زۆر جوان دەبی زۆر ناوازە دەرەچێت باشە ئەمە کە هاتم ئەوم لە مێشکدا بوو گوتم کاک عەبدوڵڵا و کاتەی پێشوازی لە کاک مەسرور کرد لە چ شوێنێک پێشوازی لێ کرد ئۆتۆمبیلەکەش زۆر سەرنجڕاکێشەر بوو گوتم هەمان شتی لەگەڵ دووبارە دەکەم بەڵێ بەخێر بێ سەرچاو وەڵا هەر لەو شوێنێ بوو ئەمە پێشوازیمان لە جەنابی سەرۆک حکوومەت کرد لێرانە کاک مەسرور تر هەر بەو پۆلاریسە بوو ئەو پۆلاریسی کە ئێستا پێمانە هەر بوو پۆلاریسە بوو لە خزمەتیدا بووین ئیتر ئەویش لەسەر وردەکاری هەموو پرۆژەکە پرسیاری زۆری کرد هەر لەگەڵ لە خزمەتی دابوون ناو سیارەکەی شوێنەکەمان پێنیشاندا و شوێنانی کە بەنداوەکانی لێ دروست دەکرێت چەند تابگە لێ دروست دەکرێت ڕێگاوبانەکان بچێدا تۆڕی ڕێگاوبانەکان چۆن دروست دەکرێت ناوچەیە ئیتر ماشەڵڵا جەنابیشان زۆر بە پرسیار بوون دوام دەکرد پرسیاری زۆر ورد بلێ نەکانەوە پرسیارەکان گیر ببین بەڵێ با بڕۆین فەرموون با بڕۆین بزانین چۆنە پرۆژە فەرموون باشە کاک عەبدوڵڵا پێم برێ تاوکو ئێستا سەرۆکی حکوومەت چەند جار سەردانیە و پرۆژەی کردووە دەگوترێ لە ڕۆژی پشودێ سەردانیە و شوێنە دەکات بەرێ وەڵا زیاتر لە 4 هەتا 5 جار سەردانی کردێت جار بەجاران ڕۆژی پشودێ سەردانی پرۆژەی دەکات دەستە ناو پرۆژەکە ئیتر چەندین لە وردەکاری پرۆژەکە زۆر دەکۆڵێتەوە ینی هەر قۆناغ بۆ قۆناغی پرۆژەکە ئاگادارە ینی وەکو ئەوەیە ئەندازیارێک بێ لە بەشی بەنداوەکان دەرچوی ئەوەندە پرسیاری زۆرە ئەوەندەش ینی ورد معلوماتی ینی زۆر وردی هەیە بڵێ زۆر لە نزیکەوە تەماشای پرۆژەکە دەکات بەڵێ زۆر بە وردی ئەوە ئێرانەش یەک لەو شوێنانەیە کە شوێنی یەک لە بەنداوەکە دەکات کە ئێستا مە لەسەر ڕاتین دوو بەنداوی لێ بوو ئەوە سێمین بەنداوە سێمین لێرە دروست بڵێ سێمین لێرە دروست دەبی زۆر ئەوە شوێنی بەنداوی سێمینە باشە من جێبیستەوە بووم لە ئەندازیارەکان گوتیان لە پرۆژەی ماستەر پلانی پرۆژەی بەنداوی دوین تونێلێکی تێدا بوو نزیک قەڵای دوین بەڵام ئەوە گوتیتی کاکە من لەگەڵ ئەوە نیمە دەبی دەستکاری بکرێ ئەوە چۆن بۆ بابێت وڵای کە جەنابیان سەردانی پرۆژەکەی کرد ئەمە وردەکاری پرۆژەکانمان پێدەگوت لەو نێوانە تر باسی ئەوەم کرد کە تونێلێکی 120 مەتری بەناو بە بن شاخی دوین دادڕوە قەڵای دوینەکە دادڕوە گوتی بۆ پاراستنی سروشتی ئەو شوێنە
تونێلەکە لە جیاتی تونێلەکە ڕێگا بکەن بە دەوری قەڵاتەکە ئیتر ئێستا دیزایانی شوێنەکەمان گۆڕی کردمانە ڕێگا لە جیاتی تونێل وتی هەر دەمانێت سروشتی ئەو قەڵات و ئەو دەوروبەری قەڵاتەکەەوە خۆی بینێتەوە لەبەرەوە بوو بەڵێ بەرەقی سروشتە زۆر ینی تاکیدی لەسەر سروشتی ناوچەکە کردەوە بە تایبەتی ئەو کانی و ئەو سروشتی لە دەوروبەری قەڵاتەکە هەیە لەو لەسەر ئەو ڕووبارانە هەیە چەندین جار دووپاتی کردەوە کە کانیەک لە دوو کانی هەیە لە دەورەی قەڵاتەکە کە ئەوانە بپارێزرێن ئێستا گەر سەیری سروشتی ئەو دەوروبەرەی بکەی وەکو کانیۆنە گوایە ئەمە ناومە لێنە کوردستان کانیۆن هەر سروشتەکەشی وەکو کانیۆنی ئەمریکا وایە ئێستا ئێرە شوێنی ڕێک ئێستامە لە شوێنی بەنداوەکەینە ئەوە سەرەوەش زادەیە جادەی ڕئیسیە لەگەڵ جادەی ڕئیسی پانکان کە لە بۆ هەولێر دەسی لێرە بەستین باشە لێرە بۆستی کەمێک باشە با تەمەشا و دیمەنە جوانە بکەین کەوایە بەنداوێکی دیکە لێرە دروست دەکرێت ڕێکا بڵێ ئەوە بە ڕیزبندی دەبتە چارەمین بەنداو لەسەر ئەو ڕووباری شێخ مەمودیان بەنداوەکە ڕێک لەسەر ئەو شوێنەی ئێستاما لێ ڕاوەستاینە ئەلێرانەیە تر ئاو دەستەوە ئەو دۆڵە و ئەو دۆڵی پشتۆ ئێرانە پڕ ئاو دەبی ئێرانە و مەتیقەیە لای سەرەوە ئەوە تابگەیەکی لێوێنەرە دروست دەبی لەوێنەرش تابگە دروست دەبی دەمانەوێت لە دەوروبەری ئێرانە دەکرێتە شوێنی گەشتیاری هەم جادە هەمیش بەنداو لەسەر ئەو بەرزایانە لەسەر ئەو بەرزایانە لێرەنا ڕێستورانت و تر شوێنی حەوانەوە بۆ سەردانی کارانی و ناوچەیەکە دەکەی هەندێک جار ئاقل قبول ناکرێت دەڵێ معقولە ئێرە ئەو شتەی لێ دروست بکرێت کاک بەڵێ ئێرانە هەرخۆی سروشتێکی جوانی هەیە کا کامەران ئەگەر سەیری بکەی هەر وەکو کانیۆنەکە ئەمە ناومە لێ نایە کوردستان کانیۆن دۆڵێکی زۆر جوانە ئاوی بەناودا دەڕوە دەوروبەری شاخە وەڵام یەکەم جارە ئەو شوێنە لەوانەیە لە زۆر کەس نەیبینیوە تا ئێستا شوێنەکە پەناگەیە و ئەوەی کە زۆر باشیشە ئەنی یەک لە سوودەکانەوە کە زۆر لە هەولێر نزیکە ئێستا لێرانە بە 25 دقە دەگەیەوە 150 متری شاری هەولێر کەوایە شتێکی جوانی کەم وێنە دروست دەبێتن لە کوردستان بەس پێم بڵێ کەی تەواو دەبێت ئەوە گرنگ تەوابوونەکەی ئێستا بەش بە قۆناغ بە قۆناغی تەواو دەبی بەنداوەکە کەمتر لە 2 ساڵ تەواو دەبی ڕێگاوبانەکانیش بەشیشیان 2 ساڵ تەواو دەبن بەڵام هەموو پرۆژەکە 3 ساڵ بۆ 4 ساڵە کۆتای پرۆژەکە ینی تەواو هەموو تەواوبی 4 ساڵی دێت کەوایە لە 29 دەتوانین بڵێن دەستپێکی 29 ئینشاڵڵا کۆتایی پێهاتی هەمووی ئینشاڵڵا بڵێ پرۆژەیەشی ناوازە جوانترین پرۆژەکە لە سنتەری شاری هەولێر دوورە هاوشانی گۆمەسپانە بەڵام ئاوی زیاترە لێرە لە گۆمەسپان لەبەرەی کاچپانتی ئەو شوێنی کە ئاوی لێوەردەگیرێ زیاتر گۆمەسپان زیاترە جگەلەوە یەک پێمانگوتی ئەو قەڵا و ئەو شوێنانی کە لێرانە تایبەتمەندیش خۆی دایتە پرۆژەکەی دەستان خۆشبی هەر سەرکەوتوو بن و بمینێن چاو